سڵاو لە ئێوەشزانە. ڕامێر کۆبوونەوەی مەکتەبی سیاسی یەکێتی لە سلێمانی لە کێوە دەستی پێ کردووە و کێ تێیدا بەشدارە ئامانج لە کۆبوونەوەکە چییە؟ کۆبوونەوەکە نیکاشمێرە بێ دەستی پێکردووە زانە لە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان درێژە پێدەری ئەو کۆبوونەوەی پێشترە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر پرسی ئەو نەخشە ڕێگایی کە هەیبوو خستبیە ڕوو کۆبوونەوەکانی بۆ ئەو مەبەستەیە ئێستا ئەندامانی مەکتەبی سیاسی لە کۆبوونەوەدان بۆ ئەوەی گفتوگۆ لەسەر نەخشە ڕێگاکە بکەن هەرچەندە نەخشە ڕێگاکە پەسەند کراوە لە ئەنجومەنی ناوەندی یەکێتی کە دوابڕیا لە ئەنجومەنی ناوەندی یەکێتیەوە دەدرێت هەفتەی ڕابردوو ئەم نەخشە ڕێگای یەکێتی لە ئەنجومەنی ناوەندی پەسەند کرا بەڵام چەند تێبینیەکە بوو 4-5 ئەندامیان تێبینیان هەبوو لەسەر نەخشە ڕێگاکە ئەمڕۆ ئەو تێبینیانە ینی وەکو سادی ئەحمەد پیرە ئاماژەی پێکردووە ئەمڕۆ ئەو تێبینانەی کە لەسەر نەخشە ڕێگاکە هەبوو بەتایبەت لەسەر مەسەلەی ڕێکەوتنیان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان و مەسەلەی پرسی سەرۆکاتی هەرێم ئەمڕۆ تاتوی ئەو پرسانە و ئەو تێبینانە ئەکرێت کە ئەو ئەندامانە لەسەر نەخشە ڕێگاکە هەیان بوو. کۆبوونەوەکە وەکو وتم دەستی پێکردووە و لەسەر چەند تەوەریەکە بێ تەوەری یەکەمیان ئەوەیە کە ئەمڕۆ وەفدێک پێگەهێنرێت لە کۆبوونەوەکە لەلایەن مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوەی لە هەفتەی ئایندەوە ئەم وەفدە سەردانی لایەنەکان بکات بۆ ئەوەی کە پرۆژە و یان نەخشە ڕێگاکەی یەکێتی نیشتیمانی کوردستان بدات بە لایەنەکان و گفتوگۆی لەسەر بکەن و بۆچوونی لایەنەکان لەسەر نەخشە ڕێگاکەیان بزانن هەروەها پرسێکی تریان تاتۆکردنی پرسی ئاڵای کوردستان و هەڵکردنی لە کەرکووکە بێت کە بەشێک لە لایەنەکان یان چەند کەس بڵێن لە حیزب و لایەنەکان کۆمنتیان هەبووە لەسەر پرسی هەڵکردنی ئاڵای کوردستان ئەمڕۆ لە کۆبوونەوەکەی لەسەر ئەو بابەتەش دەکرێت بە تێر و تەسەلی وەکو وتم ببوورە زۆر باشە باس لەوە دەکرێت کە سەبارەت بە نەخشە ڕێگەکەی چەند هەفتەی ڕابردووی یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان هەڵوێستی ئەرێنی نەبووە بەتایبەت لەو بڕگەیەدا کە لە نەخشە ڕێگاکەی یەکێتیدا باس لە بابەتی سەرۆکاتی هەرێم کراوە بەڵام باس لە پرسی سەرۆکاتی کۆماری عراق نەکراوە کە لە پشکی یەکێتیە بەوەش پارتی جۆرێک لە نیگەرانیە خۆت هەڵوێستی ئەرێنی نەبووە سەبارەت بەو نەخشە ڕێگای یەکێتی خستوویەتە بەردەم ڕاگشتی هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکان لەم ڕۆدا یەکێتی تاوتوێ ئەو پرسە دەکات یاخود هیچ قسەیەکی نییە لەسەر نیگەرانیەکانی پارتی؟ من پێشتر لەگەڵ ئەندامێک سەرکرداتی پارتیا قسەی ئەوەم کردووە کە لەسەر ئەم نەخشە ڕێگای یەکێتی ئێوە تێبینی کۆمنتان چییە یان چیتان هەیە مثلا پێشتر ئەندامێکی ئەنجومەنی ناوەندی یەکێتی بە منی وتووە کە لەسەر مەسەلەی سەرۆکاتی هەرێم کۆمنتیان زۆرە تێبینیان زۆرە من لەگەڵ ئەندامی سەرکرداتی پارتیا قسەی ئەوەم کردووە کە بۆچونتان چییە لەسەر ئەمان وتویانە تا نەخشە ڕێگاکە بە فعلی بە فەرمی نەگاتە لای ئێمە هیچ کۆمنت و تێبینیەکمان لەسەری نابێت هەرچەندە من بۆم ڕوون کردەوە کە لە کۆبوونەوەکەی ئەنجومەنی ناوەندی یەکێتیشە پرسی سەرۆکاتی هەرم یەکێک بۆ لەو پرسانەی کە قسەی لەسەر کراوە و چەندین ئەندام لەگەڵ ئەوەیە بوون کە پێویستە هەر سێلانەکە لەسەر پرسی سەرۆکاتی هەرێم بگەنە ڕێکەوتنێک و دەرئەنجامێک بە ئیتیفاق سەرۆکی هەرێم یان کەسێکی تر دەستشاب کرێ پێش وادەی هەڵبژاردنەکان ینی ئەمە قسەی ئەندامانی ئەنجومەنی ناوەندی یەکێتیە بەڵام پارتی تا ئێستا وەکو من بزانم یان وەکو من قسەم لەگەڵیان کردوێ هیچ بۆچوونێکی ئەرێنیان یان نەرێنیان لەسەر ئەم پرسە نەبووە. بەڵێ سپاس بۆ پەیامنەرمان ڕامێر عوسمان کە ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵ ما بووی.